بۆ نمونە با بڵین لە بوارەکانی پەرەپێدانی خود و پەرەپێدانی مرۆڤ بە نەفرێک گەڵێ ئەتەوێت سەرکەوتوبی لە ژیان تا ئەمە بکە ئەمە بکە ئەمە بکە نایکات دوایی ئەڵێ کورەوە هەر قسەی شتانە ئەوی تر کە سەرکەوتوو بووە ئەوی تر کە شتاکی بەدەستێنا بۆ نمونە وەرە بەو عالەمە بڵێ ئینسانە سەرکەوتوەکان دایمە خەریکی فێربوون ئینسانە فاشیلەکانش دایمە خەریکی تەماشای تەلەڤیزۆن بەتاڵە حتاڵ بەس سەیری تەلەڤیزۆنە سەیری ئەخبارەکان سەیری فیلمەکە وەرە ئەم قسەیە لە پەرەپێدانی مرۆڤ زۆرە وترێ بە خەڵک نابێکیان تەلەڤیزۆنەکە و گەورە بێ نابی بە ئینسانی سەرکەوتوو مەکتەبەکە و گەورە بێ ئینسانی سەرکەوتوو اینجا ئیتر نمونەی چی بووێنێ نمونەی کەسێک بۆێنێ کە کتێبە خوێنێتەوە فاشیلە آخر ئایا ئەو کتێبانە ئەو خوێنێت دەربارە بە چییە ئەگەر کتێبی خوێندوتەوە دەربارە بە پیشەکەی ئەگەر بۆ نمونە دوکانی هەیە کتێبی خوێنەوە دەربارە بە دوکاندارێکی فاشیلە نەخێر ئەمە ئەچێ کتێبە خوێنێتەوە باسی شتێکی ترە خوێنێتەوە ئەجینا زۆربەی لەم ماوەیە بینیم کە مارک زوکەربێرگ ئەڵێ چی ئەڵێ بڕیارم ماوە 2 هەفتە جارێک کتێب تەواو فەیسبووکی داناوە نەگلایەک لە ساڵ 80 میلەتی کورد بەس خەریکی فەیسبووک بۆ بە سەرچاوی معلومات و هەموو شتێکی مارک زوکەربێرگ ئەچێ لەولاوە 2 هەفتە جارێک کتێبەکە خوێنێتەوە ئەڵێ هیچ سەرچاوی لە کتێب مهمتر نییە ئەو کتێبە خوێنێتەوە ئێمەش خەریکی تەماشای شاشەین تەماشای ڕەسم و قسە و یعنی شتانێکی زۆر بێسوود هەواڵی بێمەعنا و ئیتر شتانی کە خۆتان لە سۆشیال میدیایی بەڕێزان وا ژیانت ناگۆڕ شتەکەت تەطبیق نەکەی ژیانت ناگۆڕێ هەر کەسێ باسی پەرەپێدانی مرۆیی بۆ کردی ئەگەر لە خۆشیان نەبوو دڵنیابە قسەکانی بە هەند وەربگرێت لەوە چێ ژیانی تۆ بگۆڕێ من نەفرێکە ناسم ئەو ڕۆژەی بۆی گێڕامەوە زەرەری کردبوو یعنی وەزعێکی خراپیاتوو بەسەرا وتی مامۆستا ڕۆشتم لە یەک ئەردەن و لە تورکیا دەورەم خوێند لەسەر بزنس سمۆڵ بزنس و ئەمانە وتی معلوماتی باشم هێنایەوە دەورەم کردەوە لەسەرەوەی چۆن بزنسی خۆت ئەبێت چۆن پارەکەیاک وتی باوەڕکە من دەورەکەم وتەوە دوای ساڵێ نەفرێک ئەم لاولای ماچ کردم وتی مامۆستا پار لەو دەورەی تۆ بەڕاستی ژیانم گۆڕە وتی پێی وتم دوکانێکم کڕیوە یاومە بەکرێ تەنکەرێکم کڕیوە ئێستا لە خەتا ئیشەکە ئێستا خەریکی بازرگانی عەقارم مامۆستا ئەو دەورەی تۆ ژیانی منی گۆڕ وتی کاتێک کە قسەکانی کە خۆم تەعەجوبم کرد چونکە خۆم ئەوەندە سەرکەوتوو نەبووم ئەسڵەن زەرەر هاتبوو بە ملمە بەڕێزان تەطبیق شەرتە معلومات شەرت نییە طبعا ئەم نەفەری کە ئیڵێم دوایی سپاس بۆ خوا هەر بەردەوام بوو هەتا توانی کە قەرزەکانی باتەوە و کۆمەڵێ کێشەی خۆی حەل کرد جا ئازیزان ئەکرێت تۆ شتێ بزانی بە یەکێکی بڵێ خۆ تەطبیق نەکردبێ بەڵام خۆی ناشرینە یعنی تۆ شتەکە ناشری نەکرد بەڵام تۆ ئەهلی حکمت بە ئەهلی وەرگرتنی حکمت بە گرنگ نییە جاری وایە مناڵێکە قسەیەکی لەبەر کردووە ئایلێ قسەکە مهمە تۆ مەڵێ ئەو مناڵە وای وت ئەم مناڵە خۆ لەوجە قسەی خۆی نەبێ مناڵەکە دوو کتێبی خوێندێتەوە قسەیەکەکە قسەکە هیچ کتێبەکەیە ڕاستە مناڵە خۆی تایە تەطبیقی نەکردووە بەس ئەمە ڕەخنەیە بۆ ئەو بەس ڕەخنەیە بۆ تۆش ئەوەیە کە ئەم قسەیەت بیست و یاو بەلایە ئیهمالانە یاو بەلایە بۆیە بەڕێزان ئەگەر ئەهلی حکمت بی لە هەموو کەسێکەوەش فێرت لە گوڵستانی سەعدیا هاتووە ئەڵێ ئەدەب است کە ئاموختی گفت از بی ئەدەبان وتیان تو ئێساکە بووی بە ئینسانێکی بە ئەدەب بوو ئەوانە وتی لە بێ ئەدەبەکانەوە فێر ئینسان دەتوانێت لە بێ ئەدەبەکانیشەوە فێر ببێ ئەوان بۆچی بێ ئەدەبن تۆ وا مەبە کەواتە شت زۆرە بەس کاتی ئیسفادەیە کە تۆ تەطبیقی کرد